UN چەند بەشێکن بۆ نمونە بەشی تەندروستیان هەیە WHO، بەشی مناڵانیان هەیە یونیسف، بەشی ئاوارەیان هەیە UNHCR. ئەمانە بەڕاستی خزمەتی باشەکەن، خزمەتە گەێنن بە خەڵک، بە ئاوارە، بە خەڵکی کەرکووک خۆی. دوای ئەوە یونامیت هەیە. ئێمە تێبینیمان لەسەر یونامی هەیە و لەسەر کارەکانی یونامی، بە تایبەتی کە هەندێک جار تەماشاکەیت یعنی خۆیانە خەنە ناو کارێکەوە پێش هەموو کەس بەبێ ئەوەی زانیاری بزانن. لەبەر ئەوە ئێمە تێبینیمان هەیە و من دوێنێ نوێنەری سکرتێری نەتەوە یەکگرتوەکان بە تەلەفۆن قسەی لەگەڵ کردم، جێگرەکەی داوای کردووە کە بێ بۆ ئێرە و خۆشی نهایەتی ئەم مانگە ئەوێ بێ بۆ ئێرە، چونکە ئێمە ئەم تێبینیانەمان پێوتون و سەرنجیانمان ڕاکێشاوە بەو شتانەی کە ئێمە بە هەڵەیە زانین کە ئەوان ئەیکەن. هەندێک لە کارەکانیان جاری وە هەیە وانیشانەدا کە پشتگیری لەلایەنێکەکەن بەرامبەر بەلایەنی تر. ئەمەش بەڕاستی کاری UN نییە، ئەمە ئەوان کە هاتوونەتە ئێرە بۆ ئەو مەبەستە نهاتوونەتە ئێرە، قەیناکە بێن لەگەڵ هەموو لا قسە بکەن بیانەوێ لایەنەکان لە یەکەوە نزیککەن. لە 2003 ئەمانە دێن و مەسرەفەکەن و خۆیان ماندوو ئەەکەن، بەڵام تا ئێستا ئەو شتانەی کە ئەیانەوێ بێتە دی نەیانتوانیوە بیهێنەدی بۆ لەبەر ئەوەی کە بەڕاستی مۆقفێکی ڕوونیان نییە لەسەر زۆر شت.